چی بەخاتری خوا بۆ ماڵە ئەمە کافتریایە ئەمە چی؟ 5-6 دێ 5-6 ئەشەقەینا وتمان خزمیش دانەیە دوانسیان نانە ئەوە حتمان ئەوەیشی خراپەکەن ئەخوا ئەخۆ نایگرێت وەڵای هەر ویجدانم خەبوڵ ناکەم ماڵە هاوسێ ئاوا بەرامبەر بکات و توش دۆشتە بێدەنگی یعنی نا خۆش دەکە دیارە ڕۆنە ئەمە بۆ کاری فاحیشە بۆ کاری ناشرین ئەو خانوو بەکاری ئەم باشەم دوو ئافرەت ئەمە چی؟ خوا ئەمەوە ئەمە زەواو نابێ چم بەلای مامۆسایەتی و حاڵەکەی تێگەین بابزەم بیرکردەوەی چۆن مامۆساگیان وەڵاهی ڕاستی بێ من بۆ ئەوە هاتمە خزمەتت ماڵێکی هاوسێمانەیە مامۆسا ماڵ هاوسێکەمان دوو ئافرەتن ئەم دوو ئافرەتە خەڵک زۆر هاتو چۆیانەکە ئیتر جار وایە 4-4 5-5 2-2 یعنی گەنج زۆر دێ بۆ ماڵیان جار جار ئافرەتیشیان لەگەڵایە مامۆسایتر یعنی نازانم ئیتر بێ خوا پێم نەگرێت بۆچی ئەڕۆن ئەویان نازانم بەس یعنی شتێکی جوان نییە و من خۆمیشان قبول ناکەم هەم بۆ هاوسەکانی جوانیە چونکە من ماڵم بەو کوڵانەیە بەرامبەری ئەو ماڵەیە ئیتر ئایا ئەم ماڵەش زەلامیان نییە هەر ئەو دوو ئافرەتن بۆچی ئەم خەڵکە ئەڕۆن نازانم پێم خۆش بوو مێمو یعنی بێ ڕائێکی جەنابەت وەرگرم یا تو گومانی خراپ بوو ماڵان مەسەلە گومانی خراپ نیە مامۆستا شتەکە دیارە ئارەوڵا گومانە هیچی خاوی لە بۆچێت ناڵە شتەکە دیارە چونکە خۆتو نەشیتەوە ماڵەوە نازانێ ماڵات چی ڕوو ئەخر بینی مامۆستا بینی پەنجەرەکە بینیم خەڵکە ڕۆ تەنها بینیتە خەڵک هاتوو شۆکە وایە بەڵێ ئێرە زۆر باشە من تاقیکردنەوەیەکت بۆ داهانم ئەم جارەیان بڕۆ بۆ ماڵ سەیری کرد بەپێی ئەو کەسانی کە ئاچنە ماڵەوە هەنجاری بەردی بکە ناو کیسەیەک بەڵێ چەند نەفەر شووە ئەو ماڵەوە تۆ بەردی بکە ناو کیسەیەکە دوای مانگێ وەرە بۆلام خۆم بۆ دڕوونەکەمەوە کە مەبەستەکەی من لە چیە یعنی ئەوە بکەم بەڵێ یاخر مامۆستا من هیچ چارەسەرێکی ئەو کاتەمە خۆم تێتە گەرمدا باشە بەسەر چاو ئەلف حکم دیت باشە برا باشە مامۆستا دەش ساڵ بی مامۆستا زۆر سپاس ئەزت چاوی قڕ بەتە بڵسەرم جاخۆ ئەمە مامۆستا پێمی وت هەر کەسێک گومانێکەوە بینی یەک دانەیە چەو کە ناو کیسەیەکەوە بەزاتی خواوەنە زۆر نەبێ باچن کیکە ڕاست ئەمە برامە دانەدانە نادێن دوو چوارشە ئەمە سیانزە بەخوا دوو دانی ماوە ئەمە دوو چیەکە بەڵاوە بەڵامە دایانی بێ بە گەڵابە چەو بەرم بۆم بەلای مامۆستا ئەمە بەخوا دوانیان زۆر ئەزل لەبێ سێ بەردانم مەحاڵ بەدە زەمانەوە باشە برام سلام لێ بکە باشە لێ خوا لەگەڵ عەلەیکم السەلام خوا لەگەڵ مامۆستا سەلام عەلەیکم عەلەیکم السەلام ورحمەتوڵڵاه باشە برام حاڵك خوا سەلامەت خوا خێر مامۆستا گیان ئەوەی کە پێمت فەرموو ئەو کارم کرد ئەوەی کەوتم بەردەگە بکە ناو کیسەکەەوە بەڵێ مامۆستا گیان بۆ هەر گومانێکم بۆ هەر کەسێک یەک بەردیکردن ناو کیسەیەکەوە بەس مامۆستا ئەمەنە زۆرە نەمتوانی بێنم باشە تو نەتوانی کیسەیە بەر لەگە خۆتا بێنی ئەی باشە چۆن ئەتوانی بۆ هەموو تاوانەوە ژیان بزەگەی ڕاستەکەی دوو ئافرەتم سەرپەرشتیاریشان نییە کچ و دایکێ پیاوی ئەو ماڵە پێش ئەوەی وەفات بکە مامۆستایە بوو بەردەوام دەرس و دەوری تیاکرێت لە ماڵە کتێبخانەیەکی گەورەشی هەبوو و پێش ئەوەی بژمرێت وەسەدی کردو کە دوای مردنی خۆی خەڵکی بێن ئیسفادەی لێ بکەن خەڵکی بێن لەوێ دەرس و دەوری تیا بکەنەوە ئەم گەنجانێک کە تۆ ئەیبینی هاتوچێ ئەو ماڵاکەن من بۆ دەرسخوێندنی شەرعیە باڵێ براک لێ بەردەوام دەوری تیاکرێتەوە دەستی قورئانی تیاوترێتەوە فەرمودەکانی پێغەمبەری خۆی تیاوترێتەوە عەلەیهی سەڵات وسەلام تو چۆن هەڵە خۆتەوە گومانەوەی بۆ شتێک کە تەنها بەچاو بینیوتە بەڵام ئەو دیوت نەبینەوە کە تێدا چی ڕوئەدا ئەی نازانی ئەی چۆن ئەی نازانی گومانی خراپ بردن سەرەکەشێ بۆ چەندین تاوان تۆ گومان بۆ کەسێکە بێت یەکەم تۆ بوختانت بۆ کەسە کردو ئەگەر هەرچێک بڵێ دەربارەی ئەو کەسە چونکە نەبینی وایە دووەم درۆت بەدەمیەوە کردووە سێم غیبەتیت کردووە زەمیت کردو چونکە باست کردو لە پاشان بەلە ئەی نازانی ئەوە ژێک هەرسێکی سێ تاوانی زۆر گەورەن ئەی نازانی بوختانکردن سەرەکێشێ بۆ قەتلکردن سەرەکێشێ بۆ کێشەی گەورە ئاژاوی نێوان خێزان و عایلە سەتوو ئەگەر برۆشی تیا لە گەڕەکە بە شوێکی ناشرین باست کردە ئەو ماڵەت ناشرینەکرد
ئیشێکی باشتری هاتی سەر لەمەدا ئەی نازانین خۆی گەورە فەرمێ ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە زۆر خۆتان پارێزن لە گومانبردن لە گومانی خراپبردن چونکە زۆرێک لەو گومانانە گوناه و تاوانن حەق وایە خۆت پارێزی لە گومانی خراپ و ئەشفەرمێ جاسوسی لەسەر یەکتریمەکان غەیبەتی یەکتریمەکان لە پاشەمە لە باسی یەکتریمەکان نازانی ئەوانە هەمووی تاوانبرای من و پێغمبەری خوا فەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام خۆتان ئاوەگادارتان ئەکەمەوە کە خۆتان پارێزن لە گومانی خراپ چونکە گومانی خراپ خراپترین قسەکردنە خراپترین لێکدانەوەیە بۆ چونکە گومانێکە شتێکە بێ بەرامبەر کەسێ هیچ بەڵگەیەکە بەدەستەوەی وایە برام بۆیە ئەتر لەمەوو دوا شتێک هەلەی دنیا نەبووی شتێکە خۆت تێکەڵی ناوەڕۆکەکەی نەبووی بڕیاری لەسەر مەدە منیش ئەمە ئەبێ بێتەوانەیەکی جوان بۆ هەموو ژیان هەتا شتێک دڵنیا نەبووم هەر لە خۆمە گومانە نەبێ بەڕاستی گومان کارێکی زیادە هەر خۆی گومان نەخۆشیەکە لە دڵا دروستەکە دایمە داوا لە خوا گەڵە خوای گەورە دڵم بپارێزە لە ڕق و کینا لە گومان بردن لە بوغز لە ڕق لە حەسوودی مامەسا ئەمەنم گومان هەبوو هەر خۆم میشدارم ئاسوودە نەبوو ینی زۆر ناخۆش ینی خۆم زۆر قەلەق بوو وایە ڕاستەکە دەی خوای گەورە ڕەحم لە ئێمە و لە ئەوانش بکات ئامین مامەسا